لێبێ باشی سلامەتی باشی بەڕێزە حوسێن کاک حوسێن خەڵکی کوێی کاک حوسێن والله خەڵکی بەردەڕەشم بەردەڕەش بەڵێ. بە میوانی هاتون بە هەولێر والله کارمان لێرە هاتنە سەردانی فامیلی مۆڵ بکەین بەخێر بێن سەرچاو فامیلی سلامت. مۆڵتان پێچۆنە بە قورآن شوێنێکی خۆشە و شوێنێکی گەشتیاریە و تایبەتە زۆر چاکە بەخێر بێن سەرچاو سلام. ئەی چیتان کڕیوەستان نەکڕیوە نا والله بەس هاتن بگەڕین پیاسە بەس لایکەکەن هەرێ والله. سێریشتەکەن و لایکەکەن هەرێ بە قورآن لێ زۆر چاکە بەخێر بێن سەرچاو بەچی ئەو سەرقاڵی کاک حوسێن ڕۆژانە والله ئیتر کار دەکەین لە شەریکە شتانە ئیش دەکەین و لەش ساغ بێکارەکەتان سپاس. قورس نییە والله باشە باشە. بەخوا بە زیاد بێرێ والله لێ لە شتان مهمەوەی ئیش هەبێ الحمدلله هەر ئیش هەبێ لە ماڵەوە بەدەست بەتاڵدانە نیشی هەرێ تەواوە وایە والله ڕاستە دەی لە شتان ساغ بێ لەگەڵ کێ هاتووی بۆ فامیلی مۆڵ کاک حوسێن والله لەگەڵ ئەو دوا ڕێهاتومە ئەی بۆ هاوڕێکانیان بۆ لامان قسەمان بۆ بکەن خراپتر لە منە شەرم دەکەن شەرم دەکەن ئەرێ وەڵا. نانە شەرم مەکەن ئەو شتابێ ئاسایی بێتەوە وڵا دەبێ بەردەم وابێ. کامێرە و چاو پێکەوتنەوە نەبێ ئاسایی بێتەوە وایە؟ ئەو مایکە سوورە تۆزە خەتەرە بە قورآن نا خەتەرنی وڵا نازم بۆ خەتەرتان کردووە وەڵی. هیچ خەتەر نییە زۆرمان لە خەت گرتووە خۆت ئێستا قسەم لەگەڵاکەی بزانە عنی هیچ شتێکی وا ڕوئەیە کە من بۆ سەر لێ تێک بام نا وەڵا. یانەوە تا پرسیاری بە جۆرێ بکەم وایە ئەگەر بە خۆت- هەر کەسە و کەوتۆ دەستەر شێوازی قسەکردنی خۆی ڕاست. و دوای ئەوە ئەم بەرنامەی ئێمە ینی چاو پێکەوتن لەگەڵ هەر کەسێک را بکەین ئەگەر پێی خۆش نەبێ دوای چاو پێکەوتنەکە ڕاست. ینی ئەگەر خەڵاتەکەشی برد بێتەوە زۆر ئاسایە خەڵاتەکەش وەرناگرینەوە و دەستان چاو خۆش. پێکەوتنەکەش دانانین ینی زۆر باش. زۆر زۆر ئاسایە وایە. شتە لای ئێمە دەستان خۆش لە بێ. شان ساخ بێ سپاس. پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبێتە خاوەن خەڵات باش چ گیاندارێک گرانترین فەروی هەیە گرانتری فەرۆ بەڵێ سێ اختیار تێمێ بەڵێ. لە بەرەی میوانی لە بەردەڕەشەوە هاتووی سەرسەر و سپاس سەر دەکەم. چاو ساعت خۆش بێ، ڕێوی سپاس. ئاوی ورچی بەفر گورگی دارستان والله منەڵێ مورچە تۆڵەی ورچە بەڵێ هاوکاری تەکەم پێتەڵم بیگۆڕە ئەی پێم زۆر خۆشە باشە. بیتە خاوەن خەڵات والله دەرەجەیەکە ئەی تەواوتر ئاسانکاریەوە زیاتر چی ڕێوی خۆپێکە برادەرەکەت با ڕێوی بێت ڕێوی ئاوی تۆڵەی ڕێوی ئاوی بەڵێ ئەکیدی والله ئەکیدم ئەها برادەرەکە خۆپێکە کاکە خۆپێکەی دەوەرە خۆ وەرە لامەوە وەڵامی پرسیارەکەم بەرەودەی والله مادەم دەزانی با خۆی بێت وەکیلتە زۆر چاکە بەڵێ نایگۆڕم نایگۆڕی بەڵێ باشە شتێکی خۆشم پێشکەشکە والله هیچ بەس نازانم سەراتێکی خۆش لەگەڵ ئەو برادەرەتا دیارە زۆر کەتنەکەن بەیەکەوە هەر بەخوایە کەتمە زۆر زۆرە ئەوە ئەڵێ هی مسابقەکە بگێڕە مسابقەی چیتان کردو بە سارە ناوڵە هیلی سوورەوە چی هیلی سوورە هێڵی سوورە ئەرێ بە قورآن بۆ والله خەتەرەوە چی پێ بگێڕمە یاڵا کارە بۆ کاکە عیبش دەکە بۆچی ئایبە شتێکی خۆشمە بوو بەس کارەبا ناتگرێ ناوڵە شتیوان نییە بۆچی لەبەر چی جۆری خوێنەکەت چێوە کارەبا ناتگرێ ئەگە ئێف زایدبی ناوڵە شتیوانیەوە گاڵتەیەوە کاک حوسێن شتێکی خۆشم پێشکەشکە بەسەر هاتێک نوکتەیەک زانیاریەک ماشەڵڵا کە دێتە پێش مایکەوە هیچ لە بیر نامینە بە قورآن بەخوای تۆش کردەوە بەزوی برادەرەکانە هەم مەلەفەکانە هەڵێنەوە خۆی مەلەف زۆر لە بەدەستوانەیە بە قورآن ئەوە تا دێ ئەوە دووسێ شتیان پێ وتی ئەڵم بۆی بگێڕەوە ئەخر نابێەوە لێرە شتە وەرقۆڕەکانەوە وڵا دەبێ بووری بە قورآن شتیەوە بە خاڵمدا نایە زۆر چاکە دەستە خۆش بێ سوپاس، وەڵامەکە دەستە ڕاستە خۆش بێ. بوویتە خاوەن خەڵات زۆر خەڵاتێکم سپاس. پێبەن فەرموو خەڵاتی ئێمە بۆ بەڕێزە بەخێر بێ سەر و سەرچاو دەستان سپاس خۆش بۆ بێ. بەشداریکردنە سپاس بۆ ئێوەش خۆش دەستان بێ زۆر خۆش سپاس کاتێک خۆش خوال لەگەڵ